لە ڕۆژی دەرچوونی تاوی خوێندکارەکانمان بەردەوام بوو. ئێمەش بە جێگای شانازی خۆمان سەرەتا خێراکردنی دەستگای زاری کرمانجی ئەەکەم کە ئەمڕۆ بەشداری کردو لە فستیڤاڵی پەیمانگەی چۆمانی نەحوکمی کە ئێمە ساڵانە ئەم فستیڤاڵە ئەنجام دەدەین بەسەر پشتی کاکتەها کە وەکو دەبینن کەسانێکی زۆر لێرە بەشدارن لە شوێنی جیاجیا و شاری جیاجیا هاتوون. ئەمەش بە مەبەستی بینینی چەندەها شتی کۆن و کللتوری و ناساندنیان وەکو ئەبینە لە ساڵی ڕابردوو خەڵکانی زیاتر بەشداریان تێدا کردو. ئێمەش وەکو قوتابیانی پەیمانگای چۆمانی ناحوکمی هەتا وەکو بتوانین شتەکانی پێ ئەناسێن و هاوکار ئەبین و هیوادارم توانی بێتمان شتێکی جوان بکەین و خەڵکەکە سوودمەند بێت. گەورەی و شانازیەکی گەورەیە کە پەیمانگای چۆمانی ناحوکمی ئەو ساڵیش بۆ ساڵی شەشەم ئەمڕۆ کە فستیڤالێکی قەشەنگە وەکو منیش وەکو سەرۆکی حەیران بێژ و لاوە بێژان کە هەموو ساڵەکان بەشداری ئەەکەین و چونچی حەیران شتێکی فۆلکلۆری و ڕەسەنایەتیە، نە حەیران پیرەبی نە ساوار. بۆیە ینی ئێمە دەبی ئەو کللتورەی کە هەیتمان ئێتیمامی پێدەینەوە و چەندین لەمێژیشە تقریبان 5 کۆنفرانسمان کردیا هەتا توانیتمان حەیران زیندوو بکەین و ئێستا لە خۆی بەزیادیبی ئەو هوەری حەیران دەورێکی زۆر باڵای هەیە. هەموو ئەو گەنجەکان توانیتیان ئەو فۆلکلۆر و ڕەسەنایەتی خوان بپارێزن و هەر برادرێکی گەنجی ئەیبینی موبایل لێوێ و حەیرانێکی لەسەرا. پێم وابی باشتر لەوەی کە گۆرانیشتی تورکی یا فارسی یان عەرەبی یا ئەوانە بڵاوەکەنەوە نەخێر. ئەوە هەم فۆلکلۆری خۆمان و هەم فۆلکلۆرێکی ڕەسەنایەتیە. نمایشی ئەسپ سواری من وەکو هاوڵاتێکی بەشدار بوو لەم فستیڤاڵە زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کەوا ساڵانە ئەم جۆرە فستیڤاڵە لە دەڤەری باڵەکاتی دەکرێتەوە. زۆر گرنگی پێدراوە، یعنی ساڵ بە ساڵ گرنگەکە زیاتر ئەبێتن. ئەگەر سیر بکەین لە ڕووی ناوەڕۆکی فستیڤاڵەکەوە ئەو سارە بڕگەکانی فستیڤاڵەکە پێک هاتبوو لە لاوکو عەیران و ئەسپ سواری و خواردنی فۆلکلۆری و ئاهەنگیش تێدایە. هیوادارم لە ساڵی داهاتوودا گرنگی زیاتری پێ بدرێتن و هەروەها لە ڕووی ڕێژەی بەشداربوانش ئەو ساڵە زۆر قەڵەبارخترە لە چاو پارساڵ. هیوای سەرکەوتن لە ئەوان دەخوازم کەوا ساڵانە بەم جۆرە فستیڤاڵە هەرستن. هیوادارم لە ساڵی داهاتوودا گرنگی زیاتری پێ بدرێت و بڕگەکانی زیاتر بن. ئەو دانیشتنە و ئەو کوبوونەوە هەموو قەومی باڵەکایە دێ و ڕۆژاوا و هەولێر و سلێمانیش دێت ئێرە هەموو ساڵە یادێکەینەوە. هەموو ساڵی ئەوی ئێگریمان نەدیتێ لەو یادە ئێک دەبینینەوە. پێشم خۆشە لەوەی بە پاشەوە هەموو ساڵەشی ئەو وان دانیشتنە و ئەو خۆشەویستەی لەبیر نەکەن هەموو ساڵە یادی بکەنەوە. من دەڕێم کوڕەبرا نەگەلەشی نەخۆشم من دەڕێم برا نەگەلەک بریندارێم هەندی گەڕام سوورام لەسەر دکتۆران عەشیوان وەدان برایم برادەری نەعیلازت دەدێ منیانە پێ ناکرێم ئەنگۆ خەبەرە ژێبدە نەمەلاشی دوازە حیلیم بێتەوە سەرینێم سەزارە لەسەر بکۆتان بسخوین تۆ ئاسی نیمەژیم